لە قەزای چەمچەماڵ قۆناغی یەکەمی دابەشکردنی هاوکاری بەسەر زیان لە کۆتوانی سەنتەری قەزاکە دەستی پێکرد کە 639 خێزانداویان تۆمار کراوە و لە ڕێی چەکی بانکیەوە لە بانکی چەرموو هاوکاریەکان وەردەگرن. بە پێی زانیاریەکانی پەیام تا ئێستا نزیکەی 13 ملیار و 97 میلیۆن و 694,750 دینار خراوەتە سەر ئەو هەژمارە بانکی کە کۆمیسیۆنی فریاگوزاری و بژاردنەوەی چەمچەماڵ دروستی کردووە. ئەمڕۆ قۆناغی یەکەمی دابەشکردنی هاوکاری بەسەر ئەو خانەوادە زیان لێکەوتوانە دەست پێ کرد کە لە لافاوەکەی چەمچەماڵ زیانیان بەرکەوتووە. 1302 فۆرم پەسەند کراون، 639 کەسیان خەڵکی دانیشتووی سەنتەری قەزای چەمچەماڵن. ئەمڕۆ چەکی هاوکاری بۆ ئەو 639 کەسە دەکرێت و ڕاستەوخۆ دەچنە بانکی چەرموو بە بەهای چەکەکانیان پاریان پێدەدرێت. هەندێک خانەوادە هەن تۆمار نەکراون یان کەلیژنەکان ویستویانە تۆماریان بکەن لەگەڵ ئەوەی کە ڕێکخراوە خێرخوازەکان یارمەتیان داون لای ڕێکخراوەکان تۆمار کراون، کێشەیەکیان بۆ دروست بە وایان زانیوە ئەوە تۆماری حکومەتە پێویستی بە بێتاچوونەوەیە. ئەمڕۆ ڕێکارێک بۆ نادۆزینەوە ئەو خانەوادانەش مافیان نەفەوتێ و تۆمار بکرێت. هاوڵاتیانی زیان لێکەوتووی چەمچەماڵ لە پێش کاتژمێرنەوەی بەیانیەوە هاتوونەتە هۆڵی ئامادەکرا بۆ پێدانی چەکی بانک و ومێدەوارن ئیشی کۆمیسیۆنەکە بە دادگەری بەڕێوە بچێت. وڵای چاوەڕێ ویان لەکەین بەڵام هێشتا هیچ شتێک دەرنەکەوتووە بڵێن ئەوەی کە نووسیوانە هەر لای خۆیان هێستا کەس چەکەی وەرنەگە بزات چەندێکە چەندێ نییە. بەڵام ئیتر ئەو لژنەیەکیان بە هەموو نەوعەکانە مەلای ئاینی تایە، خەڵک چالەخوانی مەدەنی تایە، بڵێن بۆ نمونە پیاو ماقولی تایە، ئەمانە هەمووی تایە. ئیتر ئەگەر ئەمانە هیچ نەکەن ئیتر چاوەڕانی لە حکومت بە ماوەندی، بەڵام ئەگەر ئەمانەی هیچ نەکەن بڵێن بۆکو خۆی قەرەبووەکەنەوە خەڵک ئیتر بێ ئومێدە بێ خەڵکی ئومێدە بێت. تۆزە لژنە و لژنەکاریش مشکلی تایە. سوپاس بۆ خوا دیارە ئەمە خێرێکی تایە ئەم باو بۆرانەی کە خوای پەروەردگار بەسەر ئەم خەڵکیە هێنای و لەگەڵەوەشا خەڵکێکە بوو زۆر زەرەری کرد. بەڵام ئەلحەمدولیلا باشە لە خوا بەزیابێ خوای پەروەردگار ئاگاداری کردینەوە کە پێی وتین خەڵکی هەولێر، خەڵکی سلێمانی، خەڵکی کەرکووک هاوکاری یەک بن، برای یەک بن، کەس یەک بن. ئەلحەمدولیلا لە خوا بەزیابێ زۆر زۆر سوپاسی هەموو ئەو خێرخوازانە ئەکەین. لەوانەیە کەم و کوڕی لە هەنێشتا هەبێ بەڵام ئیتر ئینسانە. بەشێک لەو هاوڵاتیانەی هاوکاریەکانیان وەگرتووە ناڕازین و پێیان وایە ئەو بڕەپارەیە بەرامبەر ئەو زیانانە نییە کە کردویانە. ناوەڵا بەرامبەرەوە ناوەڵا بەڕاستی بەرامبەر بەس سپاس بۆخوا خۆمان سەلامەتی لێجینا بەرامبەرەوە نییە و ئەلفالەکانیش وەکم پێداویستی کە خزمە یعنی ئەوە شیاکە هاتووە بۆ خەڵک وەکو خزمە هیچ کەسێ بەلای ئەلفالەکانە نایە. وەڵا من هیچم بۆ دەرنەچووە، یعنی هیچم بۆ دەرنەچووە لە سەری ماڵەکەم کە هەمووی بۆتەوە. بەس سپاس بۆخوای گەورە خۆمان سەلامەتین، سپاس بۆخوا خۆمان و هاوسەکان سەلامەت بینە، خۆمان دەرچوینە بە سەلامەت و هیچی تر. بڕیاری شە ڕۆژی سێشەممە دابەشکردنی هاوکاری بەسەر زیان لێکەوتوانی ناحی تەکێ و شۆڕش و ئاغزەرەدا دابەش بکرێت. کاسبکار و دوکاندار و خان ئۆتۆمبیلەکانیش لە قۆناغی دواتردا هاوکاریەکانیان پێدەدرێت. ڕێبین محەممەد، کەناڵی پەیام، چەمچەماڵ.